ئاوڕێیان ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئەڵقەیە. زۆرێک لە برادەران پرسیاری ئەڵقا ئەکەن کە ئایا ئەسڵی و عادی و جۆرەکەی چۆنە و چۆن نییە. ئەم ئەڵقەیە کە بینین لەسەری نووسراوە ڕەشە، هی ساڵی 2013ەیە، هیچ گۆڕانکاریشی بەسەرا نەهاتووە، نە بەسەر ڕەنگەکەی نە بەسەر نووسینەکەی. ئەمە ئەڵقەیەکی ئەسڵیە. ئەمەش لێرەیە ئەڵقەیەکی کەیە 2011ەیە، ڕەنگەکەی کاڵ بۆتەوە بەڵام زۆر نا وەکی بینین. ئەمیش 2011ەیە، شینەکەی کاڵ بۆتەوە بەڵام زۆر کاڵ نەبووتەوە، خراپ نییە ئەم ئەڵقەیەش. بەڵام ئەڵقەی عادی کاڵین عادی، ئەم ئەڵقەیە شینە، ئەڵقەکە شینە بەڵام ڕەنگەکەی وەک ئەیبینین ئەمە 2011ەیە، وردە وردە ڕەنگەکەی نامێنێ و بەرەو ڕەساسیە ڕوا. ئەمە جیاوازێکەیە کە ئەم ئەڵقانەکەی ماڵین ئەسڵیە، وکو کە داوای ئەکەین و ئەلەمنیۆمەکەی تەواوە بەم شێوەیەک و خۆی ئەمێنێتەوە بۆ ماوەی 7 ساڵ تا 10 ساڵ. ئەو شەریکەی کە دروستیەکە گەرنتی تایاتێ. بەڵام ئەمەیانۆ کەی بینین ڕەنگەکان کەمەیان 2011ەیە، ئەمە 4 ساڵ تەمەنێتی، ئەمەیان 6 ساڵ، ئەوە 6 ساڵ. چۆن کاڵ بۆتەوە. زۆر سوپاس.